لەگەڵدا نادرێت ئەو کات ئەزانی کە زێر بەرزە بێتەوە. ئێستا کەش بۆ 2021 بۆ نمونە پێشبینی ئەکرێت زێر زۆر بەرز بێتەوە. ئاگادار بن وەکو هەواڵێک پێتان ئەگەێنم کە سیتی بانک پێشبینی ئەکات بۆ 1 ئۆنس زێر ئۆنس 6 گرام و یەقیچە یعنی 31.1 گرام زێرە کە ئێستاکە نرخەکەی بەچەندە بە 1874 دۆلارە ئەو دەمە. ئەڵێن یعنی کە 18 دۆلار 18 وەرەقە و نیو. سیتی بانک ئەڵێ پێشبینی ئەکەین بگاتە 21 وەرەقە 2100 دۆلار. بەڵام گۆڵدمان سایکس بانکەکانی گۆڵدمان سایکس بانکانی گۆڵدمان سایکس بنای لیمان برادرسن ئەوان پێشبینەکەن ئەڵێ بۆ 2300 یعنی بۆ 23 وەرەقە 1 ئۆنس بەرز بێتەوە. یعنی کەس پێشبینی ئەوە ناکات دا ببەزێ بەداخەوە ئێستاکە بیستین لە کوردستان ئەفرۆشن لەبەرچی لەبەرەوەی هۆشیاری ئابووریان نییە شارەزاییان لێ نییە. لە کاتێکە لە سەرەتای کۆڕۆناوە من وێنەکانم نیشاندان بۆی کە لە ئەڵمانیا زێر دەست ناکەوێت یعنی خەڵکی سڕیان گرتبوو بیکڕن لە کوردستان سڕیان گرتبوو بیفرۆشن. بزانە هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون ئایا ئەو کەسەی ئەزانێت وەکو کەسێک کە نازانێت بێگومان وەکو یەک نین. وێ خەڵکانێکی زۆر فرۆشتیان بەڵام خۆشبەختانە ئەوانەی کە ئاشناون بە دەرسەکانم زۆربیان کڕیان ئێستاش دوعای خێرەکەن بۆ چووکە بەچی زانین لەبەرەوەی گێچەکەمان ئەبینی ئەمریکا 2 تریلیۆن و 200 ملیاری چاپ کردووە کە چاپی کرد لە بەرامبەرەوە هیچ ناتۆتەکایەوە لێرەدا چی لێ هات دۆلار بێنرخ بوو زێر بەرز بوو زێر بەرز نابێتەوە ئەگەر زێر وەکو خۆیەتی بەڵام دۆلار بەهای خۆی لە دەستدا کەواتە ئێستاش کە ئەمریکا بەتەمایە زیاتر چاپ بکات بۆ ئەگەری ئەوە هەیە کە زێر زیاتر بەرز بێتەوە بەڵام هیچ هۆکارێک نابینین کە زێر دابەزێت. ئەگەر داش بەزێت کاتیە هۆکارێکی سیاسیە زەختێکی سیاسیە بۆ ماوەیەکی کورت و کاتی بۆی کە زەربەیەک بۆشێن و یاخود ئەوە تا کۆمەڵێک سەرمایەدار قازانج بکەن و پارە ئەو زێڕەکە دێتە ناو بۆرسە و یاخود وڵاتەوە زوو لولی بدەن و ئیتر هۆکارەکانی پشت ئەوەی کە ئەبنە هۆی بەرزبوونەوەی زێر دێتە ئاراوە ئیتر زێر بەرزە بێتەوە ئەو خەڵکانە ئەدۆڕێنن کە فرۆشتیوانە ئەو کەسانش ئەبەنەوە کاتێک کە پێشبینیان کردبوو. کەواتە هەڵکشان و داکشانی زێر پەیوەندی بە چاپکردنی دۆلارە. هەڵکشان و داکشانی دینار ئەویش پەیوەستە بە چاپکردنی دینار یان دەستکاریکردنی نەختێنەی وڵات. باشە بەڕێزەکانم ئێوە ئەبێ دایمەن چاودێرن بەسەر ئەو وەزعەدا عێراق بەتەمای چییە ئەمریکا بەتەمای چییە ئەو کاتە بۆ ڕوونە بێتەوە بۆچی دۆلار بەرزە بێتەوە نزمە بێتەوە زێر بەرزە بێ و نزمە بێتەوە بۆچی دینار هەڵکشان و داکشانەکات. کەواتە ئەم ڕێ شوێنێک کە ئێستا عێراق گرتوویەتە بەر بۆ ئەو چەند مانگەیە یاخود ساڵێکە لەو بەولاوە ئەبێ بزانین داهاتی عێراق چەندە و چاکسازی لە چ کردووە لە چ بەرهەمە ئابوووریەکانی زیادی کردووە ئەو کاتە بۆ ماڕوو نەبێتەوە ئەتوان پێشبینی بکەین بۆ داهاتووشە. هەر بۆ معلوماتی جەنابتان یعنی دیقەت بدێ هەموو با بڵێن لە جەنگی جیهانی یەکەم دووەم ئەمانە هەڵاوسانی زۆر لە دنیادا دروست کرد وڵاتانی زۆر تووشی قەرز کردووە و تا ئێستاش بە قەرزێکی زۆرە و ئەناڵێن بۆیشە ڕۆژ بە ڕۆژ ئەوانیش پارە چاپەکەن زێر بەرزە بێتەوە. دیقەت بدەنێ ئێمە مێژوومان هەیە مێژووی زێر پەیماننامەی بریتون ووت کە لە ساڵی 1944 بەسترا هەموو خەڵک ئەزانێت کە 44 وڵات تێیدا بەشدار بوو بۆ 1 ئۆنس زێر 35 دۆلار وتیان چاپەکەین 35 دۆلار چاپ بۆ 1 ئۆنس یعنی بۆ 6 میسقال و شتێک. باشە ئێستا ئەم 35 دۆلار لە ساڵی 1944 سعری 6 میسقال زێر بووە. ئێستا نرخەکەی چەندە 1874 دۆلار. لەبەرچی ئەم زێڕە 1 ئۆنس نرخەکەی لە ماوەی ئەو 80 ساڵەدا بەرز بۆتەوە نەک بە دوو قات و دەقات و سەد قات سێرکە چەندین قات زیاد بووە 35 دۆلار ئێستا 1874 دۆلار کەواتە چەند زیادی کردووە لەمە 44 هەتا 2020 ئێستاکە 1839 دۆلار نرخی 1 ئۆنس زێر بەرز بۆتەوە. کەواتە بە نیشانەی چییە؟ نیشانە ئەوەیە کە هەموو وڵاتانی جیهان تووشی ئەم کێشە بوونە تووشی هەڵاوسان بوونە لەگەڵ ئەوەشدا هەموو وڵاتان
ڕسوماتیان زیاد کردووە گومرجیان زیاد کردووە زەریبە لە خەڵک وەرەگرن ئەو کارەبایان فرۆشتووە ئەو کارەبایان کردوتە پارە ڕێگاوبانیان کردوتە پارە حتا ئەو بارانێک کە بە سەقفی خانووکانی شەکەون ئاگادار پارەی لەسەر لە ئەوڕۆپا و ئەمریکا یعنی بۆ نمونە تۆ مەساحایکت هەیە خانووکە 200 مترە چەند وشکاییە چەند کردوتە سەبە با بڵێن 180 متر 200 متر 180 متر کردوتە سەبە 20 متر تێژێتەوە بۆ حەدیقە ئەڵێ ئی حەدیقەکە قەینا 20 مترەکە لێ ناسین بەڵام 180 متر سەبەیە چیمەنتۆیە چەند باران بە سەبەکە ئەکەوێت ئەوەندە پارە لێ وەرەگرێت ئەگەر ئەوش بە پارەیە تەلەڤیزیۆن بە پارەیە رادیۆ بە پارەیە جادە و ڕێگاوبان بە پارەیە سیارە لێخوڕین بە پارەیە زەریبە لەسەر هەموو شتێکەیە هەمووشت بە پارێکرا حتا ناشتن بە پارەیە ئەوان هەموو باسکردوونە یعنی ئەوانەی کە ئاشتانە بە دەرسەکان ئەزان کە ئەم قسانم چەندین جار دووبارە کردوێتەوە بەڵام کە خوای گەورە فەرمووە ذەکر فەئین الذیکرە تەنفع المؤمنین و بیریان بێنەوە چونکە بیرهێنانەوە قازانج ئەگەیەنێ بە ئیمانداران سەیری بکە ئەم قەرزە بۆیشە وڵاتانە زیاتر پارەیان چاپ کردووە پارەکانیان بێنرخ بووە کاڵاکانیان بەرز بێتەوە زەریبە و گومڕی زیادی کردووە و هەموو شتێکیان کردوێتە بە پارە و هیچ بەهایەک بۆ ئەخلاق و بۆ دابوونەریتە کۆمەڵایەتیەکان بۆ ئاینیەکان حەڵاڵە ئەمە عیبە ئەمە حەرامە هیچ شتێک ناهێڵنەوە بەس بۆی کە پارەیان دەست بکەوێت نەک بە ناوی ئازادی بەڵام بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی کە تیان کەوتووە بۆیشە هەموو ڕێگاک ئەگرنە بەر بۆیش ئەگەر دیتت فەساد بڵاو بۆ دیسکۆ مەیخانە لەشفرۆشخانە دیسکۆخانە بارخانە مەشروبخانە هەرچی خانەخانەیە زیادی کرد بزانە ئەمە بە ناوی ئازادیە بەڵام بۆ پڕکردنەوەی ئەو کورتهێنانەی بودجێ ئاگادار بە ناوی ئازادی دیموکراتی حیا و ئەخلاق و دابوونەریتە جوانەکانی کۆمەڵایەتی و ئاین و ئەوانە هەر هەمووی لاواز ئەبێ و سستە بێ و ناهێڵێ و پیلانەکەش بۆ ئەوەی ئەگەدار بە بۆیش هەموو دنیا ئێستا قەرزێکی زۆری لەسەرە بۆی شەڕەکانی ناپلیۆن بۆی شەڕە ناوخۆیەکانی ئەمریکا بۆی شەڕە ناوخۆیەکانی ئیسپانیا بۆی شەڕەکانی ئیسپانیا و ئەمریکا بەهۆی جەنجی جیهانی یەکەم جەنجی یەکەمی جیهانی جەنجی دووەمی جیهانی شەڕەکانی ڤێتنام شەڕەکانی کۆریا شەڕەکانی سین شەڕی عێراق و ئێران لێدانی دروی 11 سێپتەمبەر لێدانی ئەفغانستان لێدانی عێراق ئەمە تاریخێکە و پیلانێکە دارەشراوە ئەمە خۆ